پرۆسەی حیزبایەتی تەندروست و سیاسەتکردن و وەرگرتنی هەڵوێست و دروستکردنی بڕیار لە دیدی کۆمەڵی ئیسلامی کوردستان بریتیە لە خزمەتکردنی خەڵک و چەسپاندنی پایەکانی دادگەری لەسەر ئەرزی واقع بە جۆرێک ئەو کۆمەڵگەی سیاسەتی تێدا دەکەیت بزانێت چی دەوێت و چی بۆ دەکەیت. هەر کاتێکیش سیاسەت و کاری ڕێکخراوەی سیاسی لەم مەبەستە رازە، ئیدی سیاسەتکردن دەبێتە بازرگانی و چەواشەکردن. دروست وەک ئەو ژینگە لێڵ و ئاڵۆزەی هێزە سیاسیە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان و پاشکۆکانیان بۆ خەڵکی کوردستانیان دروست کردووە. بەشداریکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی ئیسلامخوازی کوردستانی لە پرۆسی سیاسی عێراق و هەرێمی کوردستاندا لەسەر ئەم بنەمایە بووە. هەر بۆیە بە خوێندنەوەی مێژووی کاری سیاسی ئەم هێزەدا ئەوە دەبینرێ کە نوێنەرەکانی تا ئەو کاتە نوێنەرایەتی کۆمەڵیان کردووە کە چوونەتە پەرلەمانیان حکوومەت. ئیدی دوای ئەوە نوێنەرایەتی بەرژەوەندی خەڵک و خواسی شەقامی کوردستانیان کردووە و خەمیان خەمی خەڵک و پرۆژە و بڕیاران ئەجێندای نیشتیمانی خەڵکی کوردستان بووە. لە ئاستی عێراقدا کۆمەڵی ئیسلامی کوردستان لە خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە سەرەڕای ئەو دەیان ئاستەنگ و بربەسەی بۆی دروستکراوە نوێنەرایەتی هەیە و دەنگ و پێگەی ئەم هێزە لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانی پەیوەست بە هەرێمی کوردستان و مافە دەستوری و یاسایەکانی خەڵکی کوردستاندا هەڵوێستی ڕوون و ڕاشکاوی خۆی هەبووە و لە پاڵ بەرگری و داکۆشی لە پرسە سیاسی و نیشتیمانی و نەتەوەیەکانی پەیوەست بە خاکی کوردستان هیچ کاتێک نەبووەتە بەشێک لەو گوتارە تائیفی و قەومی و مەزهەبیە داوکەوتوانەی کە هەندێک لایەن بۆ بازرگانیکردن بە دۆزی کورد و قەوارەی سیاسی هەرێمی کوردستانەوە لە بەغدا بەکاریان هێناوە و لەو پێناوەشدا قوربانی گەورەی بەخۆی داوە تا کار گەیشتوتە ئەوەی سەرکردە و پەرلەمانتارێکی وەکو مامۆستا محەممەد سەنگاوی دەڕفێندێ و تیرۆر دەکرێ. چه هێزێکی دیکە هەیە لە پێناو ژیانێکی پڕشەهامەت و ڕەتکردنەوەی گوتاری تائیفی و قەومی و مەزهەبی قوربانی هێندە گەورەی دابێ. وتبني سياسة القناعة والزهد والتقشف لدى المسؤولين وذلك کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ئاسی عێراق بە جۆرێک کاری کردووە کە نانەوەی فیتنە لە نێوان پێکهاتەنەتەوەیی و ئاینە جیاجیەکانی عێراقدا بەکارەسات و فڕێدانی دروشمی تائیفی و مەزهەبی و قەومی بە نەهامەتی بۆ گەلانی عێراق تەماشا کردووە. هەر بۆیە لە هیچ هەڵوێست و بڕیارێکی سیاسی کۆمەڵدا بە بازاڕکردنی ئەم گوتارە خەتەرناکە بوونی نییە و ئەوەندەشی پێی کرابێ خۆی بە دوور گرتووە لەم حاڵەتە. بەڵکو ئەوەی ڕیزبەندی یەکەمی گرتووە لە هەڵوێستەکانی کۆمەڵدا بوونیادنانی عێراقێکە کە شکۆی ئینسانتیایدا پارێزراو بێت و دامەزراوەکان ڕۆڵی خۆیان بگێڕن. هەتا ئەمەش لە عێراقدا ڕوونەدا و نێتە دی ئاستەمە لە هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراقی فیدراڵ خەون بە وڵاتێکی دامەزراوەیی و چەسپاندنی دادپەروەری و دوورخستنەوەی دەستی حیزب و کەس و بنەماڵە سیاسیەکانەوە ببینین لە هەموو کەرتەکانی دەوڵەتداری خۆماندا. ئەو ئاستە سیاسی کۆمەڵ لە بەغدا کاری لەسەر کردووە جیاواز نەبووە لەو دیدە سیاسیەی کە بۆ هەرێمی کوردستانیش وەک پرۆژەی سیاسی خستوێتی ڕوو پێداگری لەسەر جێبەجێکردنیان دەکا. ئەرشیفی هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەو پرسە سیاسی و ئابووریانی لە هەرێمی کوردستان مشتومڕی لەسەر بووە و لە شەقامی کوردستانیدا جێبایەق بووە پڕە لە گوتار و پرۆژە و هەڵوێست و بڕیاری بوێرانە کە هیچ هێزێک نەیتوانیوە بەو قەبارەیەوە ڕوبەڕووی ستەم و جەبەڕوتی دەسەڵاتێکی خێڵەکی بێتەوە کە هەموو هەرێم بە مڵکی خۆی و خەڵکەکەشی بە خزمەتکاری خۆی دەزانێ. ئێمە ناتوانین جگە لەگەڵ سۆزی بەزەی پرۆش بەرامبەر بە خەڵک هەمان بێت. لە کاری سیاسیماندا دەبێت ڕازاوە بین بە نوسک و بە ئەمانەتەوە بە دڵسۆزی و بە ئەمانەت و بە سەڕاستیەوە. لە پرسی تەقینەوە جەماوەریەکانی ساڵی 2011 کە بە خۆپیشاندانەکانی حافدەی شوبات ناسراوە تا دەگاتە یاسای سەرۆکایەتی هەرێم و ئابووری بەناو سەربەخۆ و ئەو ڕیفراندۆمەی سیاسیە دۆڕاوەکانی هەرێم وەک قومارێک 151 خاکی کوردستانیان تێدا دۆڕاند. کۆمەڵی ئیسلامی کوردستان چ وەک هێزی سیاسی چ وەک نوێنەرایەتیەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پارلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دووربینانە بڕیاریداوە و هەڵوێستی سیاسیەکانی بۆ مزایەدە نەبووە، بەڵکو هەمیشە هەوڵی داوە ببێتە بەشێک لە چارەسەر. هەروەک مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەڵێ هەمومان بەرپرس نین لە خراپکردن و تێکدانی ئەم دۆخە، بەڵام هەمووان بەرپرسن لە چارەسەر و چاککردنی. لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کۆمەڵی ئیسلامی کوردستان تاکە هێزی سیاسی بووە کە فراکسیۆنە پارلەمانیەکەی چاودێرێکی جددی بێ بەسەر تیمە حکوومیەکەی، هەروەک چۆن چاودێر بۆ بەسەر وەزیری لایەنەکانی دیکە لە کابینەکانی حکوومەت. لەگەڵ ئەوەشدا تیمە حکوومیەکەی هاوکارێکی جددی فراکسیۆنی کۆمەڵ بوون. ئەمە ئەو هێڵە سیاسی و ئەو استراتیژەیە کە ئەم هێزە ئیسلام خوازە کاری لەسەر دەکا، ئەویش لە پێناو گێڕانەوەی شکۆ بۆ دامەزراوە نیشتیمانی هەڵبژێراوەکان و بەکارهێنانیان بۆ خزمەتی خەڵک کە خۆی لە چەسپاندنی پایەکانی دادگەریدا دەبینێتەوە.
ئێستا کە عێراق و هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی نوێ لە ئاڵوگۆڕی دەسەڵات هەنگاو دەنێن، کۆمەڵی ئیسلامی کوردستان بەو ئەزموون و مێژوەی لە کاری پەرلەمانی و سیاسیدا وەک هێزێکی بزێ و خاوەن پڕۆژەی نیشتیمانی و ئیسلامخوازی هەیەتی خۆی بۆ گەڕێکی دیکەی نوێنەرایەتی خەڵکی کوردستان ئامادە دەکا. ئەم هێزە سیاسی پێی وایە نوێنەرایەتی میلەتێکی چەوسێنراوە و برسیکرا و خاکێکی فرۆشرا و بە حیزبێک ناکرێت کە بەشدار بوو بێ لەو شکست و دۆڕانە یەک لە دوای یەکانەی چەتەکانی نەوت، بەڵکو بە هێزێکی وەک کۆمەڵ دەکرێت کە سامانی خەڵک و خاکی وڵات وەک ئەمانەتێکی قورس دەبینێت و ئەدا نەکردنی نوێنەرایەتێکی جددیش بە خیانەت دەزانێت.